جبرنا جێبجێکردنە مادەیەن دەستوری دی پارتە دەموڕەتە کوردستانê بۆ vê carê jî hemî amadekarî kirîne ku şerê cêbcêkirina madeyên destûrî bikitil bexdayê ji bo ku hemî pêk hatê nava Iraqê giştî dar nebtinê herêma Kurdistanê parastî bin wek hev binit cêbcêkirina rêw resmê xwe ayinî da. Cidahiyat nêvbera vêrê wêrê û bû çî nehatîne cêbcêkirin nava rast û başûrê Iraqê de ez ê gel berê Newzat Polis serokê dezgeha Soraya ez ê bihez bikim ku gel me de berê Newzat tu gelek gelek xêr hatî عزیزی وەڕێزی وی هەر بژی جداهی ez ê paş dest pêkim lê yani bihez bikim lê çilûdû çilûsê ev maddeya taybetin ev pêkhatên ûlî ûên mezhebiyet nava Iraqê de hemî wekî êk bin hosa hatiye ما في عینەکان hemû wekû yek bin debê li cêbcêkirdinî merasîma ayînekan li bîr û bawerwane we ev yeksaniya dîtiye rastît nava Iraqê de me besta min navarast û başûrê wê بەڵێ زۆر سپاس پێشەکی طبعا دستوری عراقی هە 2005 تقریبا زیاتر لە 50 مادەی تا ئێستا یەک بە یاسایی نییە یەک لەوانە یاسایی ئەحوالی مەدەنی بۆ مەسیحەکان کریستیانەکان و یەزیدیەکان کە لە زمنی ئەو مادەیە 42 تەکید دەکاتە و کامافی هەمووی ئاین و ئاینەکان ئازادن لە ممارەسەی توقوسیان مادەی 43 دەرێ دەبێت تەمین بکرێتن بە یاسا ئەو زەیمە تا ئێستا ئەو یاسامان نییە بە تایبەتی مەسیحیەکان لە پەنجایەکان و چلەکان یاسای تایبەتی خۆیان هەبوو ئێستا لە عێراق هیچ بابەت و هیچ یاسای ناتوانی مافی کریسیانی بپارێزی لە عێراق بە تایبەتی مەسەلەی زۆر مەسایلی ئەحوال مەدەنی و شتە تەلاق و ئەوەیە و تغییری مثلا ئاینەکەیە و ئەو شتانە هەمووی بێپستی بە یاسا بیتن تا ئینسان خۆی وەکو ئەوەی بە حڕ بزانی بە ئازادی خۆی بزانی اختیاری هەر عەقیدەیەک هەر زەمیرەیەک لەبەر 42 تەکید دەکات لەسەر ضمیر و عەقیدە ضمیر و عەقیدە یعنی ئاین و انتیمای ئاینی و انتیمای مەذهبی لێرەوە ئەمە وەکو دەوڵەتی عێراقی ئەوەی دەبینن وەکو زاڵبوونی مەذهبەکی لەسەر هەمویان بە تایبەتی ئەقەلیات چ سابی ئەیمەندایی چ مەسیحی چ کاکەئی چ یەزیدی ئێمە زۆرمان هەیە کاکایی خۆ موسڵمان نین مثلا وەلەو لێرەوە منش قسەی دەکەم کاکەئی یارسانینە زرادەشتی یەک لە ئاینە قەدیمەکانی کوردستان و عێراقە و پێویستە ئاعترافی پێ بکرێ بە یاسا وەکو هەرێمی کوردستان کە ئێمە یاسای ژمارە 5مان هەیە ئەو یاسای ژمارەی 5 و هەوڵی داوە کە وەرەقەیەکی تا باشە یاسایەکی باشە بۆ ئێمە بتوانین ئاعترافی ڕسمی هەیە بە نەتەوەیەکانی کە لە کوردستان هەجی کلدان و ئاشور و ئەرمەن و تورکمان هەروەها ئاینەکان بە هەمووی بە حەفت ئاینی ڕسمی لە زمنیان ئەوانەی کە پێم گوت کریسیان و یەزیدی و سابیای مەندایی و بەهائی و کاکەئی و یارسانی هەروەها جووەکان ئەوە دەلالەتە کە کوردستان بەرەو پێشەوە دەڕۆ بەس عراقیلی زۆر لە دستوری عێراقی و عدەم تەطبیقی دستوری عێراقی هاتە پێش کوردستان نەیتوانی جێبەجێ بکەن ئەمە لە پرۆزەی دیموکراسینە ئەو پرۆسی دیموکراس پێویستی بە گۆڕانکاری هەیە گۆڕانکاری نییە ئەوەی هەم 4 ساڵێک ئێمە هەڵبژاردن و بکەین نفسی ئەوەی قوەی تائیفی و قوەی ئەو تائیفیەی کە دروست بۆ لە عێراق لە 2003 تا ئێستا زاڵن خۆیان زیاتر ئەوە دەکەن کە زاڵتر من يعني حتى لەگەڵ کورد کە نەتەوەی دووەمە کورد نەتەوەی دووەمە لە عێراق يعني ئەو زاڵبوونەوەت کرد ئێدی عێراق وەکی پڕێڤەبرنێ حتا نە دەوڵەتەکە ئاینیش بێت دەوڵەتەکە مەذهبی بێت مەذهبی نەک ئاینی بەس مەذهبێکی پڕێڤە بەڵێ وایە بالفعل دەوڵەتی مەذهبیە نەک ئاینی ماعەدە ئاینی کە دستوری عێراق دەڵێ یعنی ئەمە دەبی ئەوەی دینی ئیسلامی و ئەوە مافەکانی بارێزن ئەدیانی ئوخرا لە دیباجەی و بە تایبەتی ئاینە مەسیحەکەی کە لە دیباجەی هەیە ئێمە خۆمان وەکو پێویستمان بە یاسایەکی مەدەنی دیموکراسی نەک بە یاسایەکی مەذهبی نەک بە یاسای مەذهبی تا ئێستا زاڵە وەکو گوتت لە عێراق ئێستا دەوڵەتێکی تائیفیە مەذهبیە کە خۆتان باش دەزانن ئێمە بەرەو ئەوەی کە ئێمە هیوامان یاسەکان جێبەجێ بکرێتن یاسەکان بەرقرار بن
انجمنی مجلس النواب عراقی تا ئێستا یعنی 100 مادەی 125 مان هەیە 140 مان هەیە 142 مان هەیە 42 43 مان هەیە زۆربەیان یاسایان نییە کاکە باشن ندرخستنا یاسا گریدای وان ماده یعنی تجی بحث کرد گریدای کریستیانا یعنی احوال مدنی تایبتیجی کریستیانا در بابت کیجیانه دا بو چی تفکراند ناو عراقی دا بو چی پنگاون حسا الپارلمانی نهاتی نهایتن 20 سال در تا اسمه بخوم اج نازانی آیا با 5 مقعدی مسیحی دتوانین او یاسای بین سر ساحی دوام آیا او یاسای مزاری داتن ولا زور حالاتي هيا لا معانات معنا يا كنيسي كلداني كنيسي سرياني واشوريا كان كمسألة جوريني دين آين كيك جرب جوري آيني خوي بتايبتي آفرته وشبيا وقت من ذلكاني غصبا لسريان دبيته آيني إسلام باشا الليرة ما داي دوسية دلي حرية العقيدة والضمير باشا أين حرية العقيدة والضمير ولو هندك بشيء بعربي بكار دينم بس ما كي بقاد باشا أو لا ولاطة شي مدني وديمقراطية مدني ولاطة شي برلماني ديمقراطينا هاي وديمقراطيتها كإيما هاولاتي مسيحيان هاولاتي يزيني كيك بوتا أوي إسلام هموي من دالكاني فرض ديني إسلامي لسري ذكري آية دبي يعني بفي شوي يعني أو ما بسم أوي بيسمان روشة ياساي قال لك باشتر بيشنو أمام بسمان أوشتو أوني ككوملاياتية ونفسية برامبر إنسانك إيما دبي يا سامان هبي يا ساي أحوالي تايبتي بيزيد كان يا ساي أحوالي مدني تايبته بمسيح كانتا إستا لسر رف دان راو بدهان جهن پرستنین کریستیانان ین ازدیان یعنی سردم شر داعش دا هاتنا تقاندن اوجیش بر هندی بیا چنکی هیزه که تونترا و زال بیا لیدی ساجی شالی حکومتن یک دیفیه کنی عراقی 20 سال در بازداب گشتیج یعنی نبتنی سردم داعش دا گرینگی پیدام جهن پیروسین آینی نهات یادان یعنی تینا تقاندن جلی دی ساجی نا اینه آودان کرن نا اینه نیوژن کرن بالضبط تمام طبعا لدواي شري داعش وغزوي داعش بتايبتي دي جبرا يزيد يكان جينوسايد جينوسايدي تايبتي بدولة العراق تحمل يو جينوسايد هيدا كاتب تا استا خلقي مدني مسيحي لا سدشتي نينا وانا قراينا واشوني خويان ما فكانيان وريان نقرتوا ناوچكانيان اهمال كراو تقسيم كراو بين كردستان وبين عراق هروها سنجار وكو خود باش دزاني خزاران خلقي تا استا لا تهجيرو لا اوي مايتوا او دلالته كما فكاني او اينا او اقليات بابل ايني ونتوي نبرزاوا لدستور هيا مع ديسطو بسلوبين بتايبتي بو ايما ليروا لريغاي بستوچواري هوادارين او بياما بقات ايما لازمني ما ديست سطو تشلدو مسألة استفتائي هاي ايما دتوانين مصيري خومان استفتائي لسري بكين اوش اما لهرسي محافظي موصل ودهوكو او لير كجورترين جماري مسيحي كاني تيدايا دبي ايما خومان بباريزن استفتاء لسروي بكين آية اما لك كردستان يان لقى العراق ايما مصير مان جيان مان لقى الكردستان باراستنا واجه الكردستان باراستني ايما والبرك كوركي وصابكن ميجوي ايما بالرغم عندك خلق دعاياتي تردكن نا ايما مصيري ايما لقى الكردستان هي دارين ايما لدواي او انتخاباتي اجر قوران كاري هبي العراق ايما داوادكم لهم حزبه كلداني وسرياني واشوري ايش بكن حتى كنيساي كلداني وكنيساي اشوري كار بكن تا ايما بروجي داواي حق تقرير مصير بكين ما بستم درزبوني دولة انفصالنية ما بستم اوايا ايما جيان ما لقى الكردستان اگر كردستان هبي ايماش لقى الكردستان يعني خوتانا ما دكم بوكاريكيوا او من ليرة او بياما بو سركرداتي كرد بتايبتي سروق مسعود بارزاني تايبتي بارتي ديمقراطي كردستان كهاوكارية كما بو او مافاني داوادا كم بجري لو ما في بكن كايما نابي تا استا دشتي نينوا بمنيتو بين عراق وكردستان زور كيشمان هيا لخطي سنوري مسألة موصلوا قواتي عراقي وتداخلاتي ميليشياتي كاتا استبردوا بالرغم علاجات هيا علاجة كمان امن وادا كم لسي باريز جاي
مەسیحیەکان دەتوانن ئیستیفتایی لە مەسیری خۆیان بکەن. دیف مادەین دەستوری دیفیۆسۆی 142 دیارە لە سێ محافظەی هەر بتوانی مکەوینات نووسرایە. مکەوینات چێ؟ ئێمەش مکەوینین. ئەگەر کورد مکەوینە، ئەگەر عەرەبیش مکەوینە، ئێمەش مکەوینین. و لە دستور مادەی 125 هەیە ئەلکلدان وەلئاشوورین. ئێمە حەق تەقریری مەسیری خۆمان دەوی ببەستین، قرار لەسەر ئەوەی بدرێت تا ئەو کێشەمان نەبی بینی عێراق و بینی ئێمە. یعنی مەبەستم ئێستا ژیانی ئێمە نەماوە لە بەغدا و لە بەسرە و لە زۆر شوێنەکانی عێراق، یعنی خوارەوە جاری سەر کوردستانی بابن ئێمە ژیانمان لەگەڵ کوردستان. گەلەک سپاس بەڕێز سۆڵە سەرۆکێ دەستگا سۆڕا هێن گەلمەدە بوون. گەلە بخێرەتی زۆر سپاس.